سڵاو ئەم کاتە باش 3 ساڵ دەبێت لایەنە پەیوەندیدارەکان وەکو وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی و لیژنەی کاروباری کۆمەڵایەتی و داکۆچکردن لە مافی مرۆڤ لە پەرلەمانی کوردستان هەریکە لە لای خۆیەوە سەرقاڵی ئەوەن کە پرۆژە هەمواری یاسای ماف و امتیازاتی کەم ئەندامان ئامادە بکەن و لەگەڵ ئەوەشدا کەم ئەندامان و ڕێکخراوەکانی کەم ئەندامان لە ماوەی ئەو چەند ساڵە نیگەرانی و ناڕەزایان هەبووە لەوەی کە وەک پێویست ماف و امتیازاتیان لە بەرچاو نەگیراوە. بۆیە هەردوولا بە هاوبەشی لەگەڵ ڕێکخراوەکانی داکۆچکردن لە مافی کەم ئەندامان سەرقاڵی ئەوە بوونا کە چۆن پرۆژە هەموارێک ئامادە بکەن لە بەرژەوەندی ئەواندا بێت. هەم پەرلەمانی کوردستان پرۆژە هەموارێکی ئامادە کردووە، هەمیش وەزارەتی کار پرۆژە هەموارێکی ئامادە کردووە و ئەوەی وەزارەتی کار دەبێ بازۆکم کە لەگەڵ ئامادەکردنەکەی و چەند جارێک زیاتر ڕاوێژ کراوە لەگەڵ شارەزایان و لەگەڵ ڕێکخراوەکانی خاوێن پێداویستی تایبەت و کەم ئەندامان بۆی ئەو چێژ و گرفتاری ئەوان هەیەە بتوانن لە یاساکە جێگای بکەنەوە و بە یاسا بۆیان دەستەبەر بکرێت. من ئێستا گفتوگۆ لەگەڵ ئاواز عەبدولخالق بەڕێوەبەرایەتی یاسایی لە وەزارەتی کار دەکەم سەبارەت بە ئەو پرۆژە هەمواری کە ئامادەیان کردووە بزانم چیان کردووە. ئاوازخانم کاتت باش دەمەوێت پێم بڵێ ئەو پرۆژە هەمواری ئێوە ئامادەتان کردووە چەندە خەریکن پێوەی؟ پرۆژە یاسایەکە 2 ساڵە پێوە خەریکین، هەرچەندە ساڵانی پێشترش پاش دەرچوونی یاسایەکەی 22/2011 یاسای ماف و امتیازاتی کەم ئەندام و خاوەن پێداویستی تایبەت دواتر داوا کرا لەلایەن ڕێکخراوەکانی کەم ئەندامان کە هەموار بکرێتەوە، هەوڵی زۆر درا. دواتر دوا قۆناغ کە 2 ساڵ پێش ئێستا پرۆژە یاسایەکمان دەستمان پێکرد بە ئامادەکردنی پرۆژە یاسایەک. پارساڵ نادمانە ئەنجومەنی وەزیران و ئەنجومەنی شورا تاوتۆمان لەگەر کرد، دواتر گەیشتە پەرلەمان. لەو کاتەوە ئەمە لەسەر هێڕین لەگەر پەرلەمان لۆ هەموارکردنی ئەم یاسایە بڕگەکانی. بەڵێ من باسم هەندێک شکر بەڵام دەمەوێت لە دەمی خۆتەوە بیزانم و زیاتر بۆی مڕبووکەوە لە کاتی و ئامادەکردنیان پرۆژە هەموارە تا چەند تێبینی و گلەی و داواکاری کەم ئەندامانتان لە بەرچاوگرتەوە لەگەڵ دانیشتون. ئەمە لە سەرەتاوە کە دەستمان پێکرد یەک لە بەڕێزانی گروپەچی هاوپەیمانی نیشتیمانی کە داکۆکەر بوون لە ماف و امتیازاتی کەم ئەندامان پرۆژە یاسایەکیان پێشکەش کرد. دواتر پێمان باش بوو کە ئەوە لەسەر ئاستی هەرێم ڕەئی و بۆچوونەکانی هەموو کەم ئەندامان و وەزارەتە پەیوەندیەکان و لایەنە پەیوەندیەکانی هەرێم وەرگیرێ لەو ڕەشنووسەی کۆبوونەوەی چیفراوەمان ئەنجامدا لە وەزارەت کە زیاتر لە زۆربەی زۆری ڕێکخراوەکانی کار لە مافی کەم ئەندامان وەزارەتە پەیوەندیدارەکانی هەرێم لایەنە پەیوەندیدارەکانمان ئامادە کرد و میوانداریمان کرد کە ڕاوبوچوونەکانی خۆیان بنەسە بڕگەکانی مادە و بڕگەکانی ئەو یاسایە و ئەوەی پێویستیانەکە زیادیکەن. دواتر کۆمان کردەوە گروپەکمان ئامادە کرد لە واتساپ تاوتۆی مۆزوعەکانمان کرد. دواتر هەر بڕگە کە دەمان گوت گۆڕانکاریمان لەگەر دەکرد ڕێی هەموو کەم ئەندامان ماوەردگرت. دواتر گەیشتنە ئەو خاڵی کە پرۆژە یاسایەکەی ئامادەکەین. پرۆژە یاسایەکە نێردرا بەگوەکو سیستەمەکانی خۆمان نێردرایە ئەنجومەنی شورا، لەگەر ئەنجومەنی شورا تاوتوی بابەتەکەمان کرد، بڕگەکانی یاسایەکەمان کرد، دواتر نێردرا ئەنجومەنی وەزیران و لە ئەنجومەنی وەزیران هەر بە شێوەزا کارگێڕەکەی نێردرا لۆ پەرلەمان. هەفتەی ڕابردوو دانیشتنمان کرد لەگەر پەرلەمان بە سەرۆکاتی بەڕێز سەرۆکی پەرلەمان و لیژنەی کۆمەڵایەتی پەرلەمان. ئێمە وەکو وەزارەت لەگەر نوێنەرێکی کەم ئەندامان کە لە سەرتاوە لەگەرمان بوو لۆ هەموارکردنی ئەم یاسایە. ئاوەسخان دەتوانین پێم بڵێ هەندێک لە مادەکانی یاسایەکە ئەو مافانە چییە بە کەم ئەندام دەدات یاخود امتیازەکان چین؟ هەر لە سەرەتایی ناونیشانەکەەوە دەستمان پێکرد. ناونیشانەکە لە یاسای 22/2011 باس لە کەم ئەندام و خاوەن پێداویستی دەکات. هەرچەندە لە پێناسەکەی کە بین تەماشایکەن کە پێناسی کەم ئەندام دەکە و پێناسی خاوەن پێداویستا بکە هەر هەمان شێوازە. لەبەر ئەوە خاوەن پێداویستی چەندین چەمچیتکە لە خۆی دەگریتن لەبەرەوەی بە پێویستمانزانی ئەو یاسایە ببتە یاسایەکی تایبەت بە ئەو کەسانەی کە کەم ئەندامن. هەروەکو لە ڕێککەوتنامە نێودەوڵەتیەکان هەیە، جاردانەکان هەیە، باس لە
کەم ئەندام و خاوەن پێداویستی ناکە بەڵام باس لە کەسانی کەم ئەندام دەکە بە تایبەت لەبەرەوەی باسمان لەوە کرد هەر پەرلەمانش لەسەر ئەوە ڕازی بوو ئەوانش هەر بەو ڕایە بوون کە یاسایەکە بتە یاسای کەسانی کەم ئەندام لە هەرێمی کوردستان ئەوە لە تایتڵەوەکەوە دەست پێ دەکەین دواتر یەک پێناسەمان لۆ کەسانی خاوەن پێداسی دانا دواتر پێداهاتین بەو لایەنانەی کە پابەندن بەو مافانەی هەر لە پەروەردە لە تەندروستی لە شارەوانی لە وەزارەتی ناوخۆ لە ڕێگەوبان لە هەموو ئەو شوێنانێک کە دەکرێت مافی کەم ئەندامی ڕەچاو بکرێتن ئەمە لە یاسایەکەی جێمان کردیتەوە. پێتان وایە ئەم یاسایە دەتوانرێت ئەو گلێ و گازاندانەی کە کەمەندامان هیتیان لە ساڵێنی ڕابردوو بەو یاسایە بۆ هەموارە دابرچێتەوە؟ بەڕێزم ئەمن کە دەڵێم زۆربەی زۆری ئەو هەرێم هەل لە دهۆکەوە هەتا گەرمیان و هەڵەبجە و سلێمانی و هەولێر و دهۆک هەموو ئەو کەسانەمان بان کرد کە کۆمەڵی کەم ئەندامان بوون ئەوانەی کە داکۆکیان لە کەم ئەندامان دەکرد ئەو وەزارەتانەی کە پێیوەستن بە خزمەتکردنی کەم ئەندامان لە کۆمەڵگا ئەوانەمان هەموو لایەنەکانمان بان کرد ئەندام پەرلەمانەکانی بەڕێز هاتبوون لەگەڵمان دانیشتن ئەنجومەنی وەزیران لەگەڵمان دانیشت ئەو نوێنەرەکانی خۆیان نردبوو فدەکرێت ئەوانە ئەوەی کە ئەوان باسییان دەکرد ئەمە خسیتمانە سەر کاغز لە بۆیان دواتر هەر پەرلەمانیش لەلای خۆیەوە پرۆژە یاسایەکی ئامادە کرد بوو دیسانەوە نوێنەرانی کەم ئەندامانی بان کردبوو کە لەگەریان تاوتوی کرد و باسەکەی تاوتۆ کرد بوو دەکرێت ئەمە زۆربەی زۆری قسەکان و گلێ گازاندەکانی کەم ئەندامانمان هێنا ناو یاسایەکە. باش دەبێت پرسم لە ساڵانی ڕابردوو ئەو گلێ شەوە یاخود ئەو تێبینی شەوەکە کاتێک لیستی تۆماری کەمەندامان هەبووە یان تۆمارکراون بەشێکیان لە ڕێژەی کەمەندامانیان واقعی نەبووە بەڵام تۆمارکراون بۆی بڕەپارێک وەگرن بە یاسا ئەمە پاک دەکرێتەوە ئەم لیستانە؟ ئەوەی کە لە یاسایەکە جێمان کرد هەر لە یاسای چاکسازیش کە هاتیە ژمارە 2020 دامەزراندنی ناوەندێکی دەستنیشانکردنی کەم ئەندامان کە ئەوە هەموو ئەو کەم ئەندامە هەر کەم ئەندامە کە بکرێ بڵێن جۆری کەم ئەندامەکەی و ڕێژەکەی و پێداویستەکانی لەو ناوەندە لۆی دەستنیشان دەکات پێشتر کە مەثەڵەن لیژنەی پزیشکی هەبوو لیژنەی پزیشک لەسەر ئاسی هەموو هەرێم بوو هەر لە هەولێرەوە تا لە شارەکان بەڵام ئێستا هەر لە ناو یاسایەکەش ئەومان جێگیر کردەوە کە ناوەندە چی دەستنیشانکردنی کەم ئەندامانی تێدا دامەزرێتن کە بتوانی ڕاست و دروستی جۆری کەم ئەندامێکەکەی و ڕێژەی کەم ئەندامان تێدا دیاری بکرێتن. دو پرسیار هەچەندە ڕەنگە نازانم تا چەند لەلاتێنە بەڵام لە ئێستادا ژمارەی کەم ئەندامان لە هەرێمی کوردستان چەندە ئەوەی لەلای ئێوە ئەگەر هەبێت؟ بەخوای داتایەکە ئەگە بکرێ مەجالەکەم دێ بتوانم دەریبینەمە بەڕاستی بەخوای لە 100,000 دەدا 100,000 کەم سەرچاو سەلامەت دەگەڕم وڵاتەن ئەو گفتوگۆیی گوێتان بوو ئەمە ئەو زانیاریانە کە لەسەر پرۆژە هەمواری یاسای ماف و امتیازاتی کەم ئەندامان هەیە و ئێستادا ئەم پرۆژە یاسایە لە پەرلەمانی کوردستانە و چاوەڕێی ئەوە دەکرێت دوای گفتوگۆی لەبارە بکرێت و یەکخستنی هەموو تێبینیەکان و پرۆژەکان بکرێت بۆی لە ئایندیدا ئەندێکی نزیکی داهاتوودا بخرێتە بەرنامەی کاری دانیشتنی پەرلەمانی کوردستانەوە و گفتوگۆی لەسەر بکرێت 2000 دەربچێندرێت.